بەڵێ لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هەر لە سەرەتای دروستبوونی کابینەکەوە کۆمەڵێک قەیران هاتنە پێشەوە، هەندێکیان پێشتر هەبوون، هەندێکیشی بۆ دروست بوو، وەکو کۆرۆنا، بڕینی بودجە، قوتی خەڵک، کەڵەکەبوونی قەرز و کۆمەڵە بابەتی دیکەش. ئەمانە هەمووی کۆمەڵێک لەمپەر بوون لە بەردەمی سەرۆکوەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵام خۆی و تیمەکەی توانیان نەک تەنها قەیرانەکان تێپەڕێنن، بەڵکو ئەو کاتە هەرێمی کوردستان قەرزێکی زۆریشی لەسەر بوو، 28 ملیار دۆلاری لەسەر بوو. لەو بڕە هێشتا قەرزیشیان گەڕاندەوە. ئەمە چۆن کرا؟ بە چ پلانێک کرا؟ بە چ استراتیژیەتێک کرا؟ و چۆن توانی لەو قەیرانانە دەرباز ببێت و کۆمەڵێک خاڵی زۆر پۆزتیڤ بۆ هەرێمی کوردستان دروست بکرێت لە ماوەی ئەو قەیرانانە. جا تایبەت بەم بابەتە و کابینەی نوێم و تێپەڕاندنی قەیرانەکان من دکتۆر جوتیار عادل سەرۆکی فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان میوانمە. بەخێر هاتیت، بەخێر بێ بۆ کوردستان 24. سپاس بۆ ئامادەبوونتان. سپاس. دکتۆر ئاماژەم بۆدا کاتێک کابینە دەستی بەکار کرد کۆمەڵی قەیران ڕوبەڕووی بووەوە، ئەوەی کە لە بودجە هاتە پێشەوە، ئەوەی کە لە قەرز پێشتر هەبوو، ئەوەی کە لە کۆرۆنا هاتە پێشەوە لە ڕووی کارتی تەندروستیەوە، تەنانەت لە ڕووی ئاو و لە ڕووی بەروبوومە کشت و کاڵەکان هەندێک جوتیار هەوەر بەرهەمە کشت و کاڵەکەی فڕێ ئەدا. سەرۆکوەزیران چۆن توانی ئەو قەیرانانە تێپەڕێنێت لەگەڵ تیمەکە؟ چی کرد؟ استراتیژیەتی چی بوو؟ پێشەکی سوپاس بۆم دەرفەتە بەر لەوەی دەست پێ بکەم خۆی تقریبان بەشێکی لەو قەرزانە پێدەڵێن ئیلتیزاماتی مالی، بۆیە بەشێکی ئیلتیزاماتی مالیە. من ینی لەو ماوەیە کە لە حکوومەتم و لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران بەشدار ببووم و خۆشم ینی زۆر نازانم مجامەلەش بکەم، کاک مەسرور ینی کەسایەتێکی توانایەکی فەوقی عادەی هەیە سەبارەت بە کۆمەڵی لەو بابەتانەی کە گفتوگۆ دەکرێت لە ئەنجومەنی وەزیران و ڕێی خۆی هەبوو و زانیاریشی هەبوو لەسەر بابەتەکە. جا ئەو بیرۆکان و پێشنیارەی کە هەبوو بۆ چارەسەرکردنی ئەو گرفتانە بەڕاستی جێگای خۆیە گرت لە ناو ئەنجومەنی وەزیران و لە بیرم نایە بابەتێک کە تەرحی کرده بێ و معارەزەی هەبێ لە ناو کۆبوونەوەکە. ینی لێتان نەشارینەوە، ینی کاک مەسرور کەسایەتێکی بەتوانایە لەو بابەتانە، توانەوێتی ئەو قەیرانانە تێپەڕێنێ. بێگومان دۆزینەوە ئیدارەدانی ئەم وڵاتە و دۆزینەوەی چارەسەر بۆ وڵاتە کارێکی ئاسان نییە، ینی کارێکی قورسە، بەڵام ئیدارەدانی دۆخەکە و بۆ نمونە یەک لەو بابەتانەی کە دەتوانم بڵێم دەستێکی باڵا هەبوو ئەوەیە فرەچەشنکردنی داهاتەکانی هەرێمی کوردستانە لە کاتێک کە بودجە بڕا و هەروەها نەوتی هەرێمی کوردستان ڕاگیرە، بیر لە کەرتی کشتتوکاڵ و پیشەزازی کرا و بە پێی داتاکان بۆ بەرهێنا لە کەرتی کشتتوکاڵ لە 1.8 بوو بە 8%. ئەنی ئەمە ڕقەمەیەکی مهمە بە تایبەت لە کشتتوکاڵ و توانی وانە مەسەرەن تەنانەت لە جەرگەی ئەو قەیرانانە بە تایبەت بابەتی کۆڕۆنا ئێمە بەردەوام بێ لە پێدانی موچە و هەروە لامان کاتشدا ئێمە توانی ومانە کە کۆمەڵێک لەوە بەرهێنەر بیهێنە کوردستان، ینی بۆ نمونە تقریبا 16.6 ملیار دلار سەرمایەوە بەرهێنانە لەم کابینەیە، نزیکەی 900 بۆ نمونە 94 کارگە کراوەتەوە بەدەیان پڕۆژە. ئەوەش بەڕێی من خودی کاک مەسرور کە چونکە ئێرادەیەکی هەیە و نیەتی هەیە کە ئەم هەز بە و مەسئولیەتە دەکات، بۆیە تەسەوڕەکەم ئەمە ڕۆڵێکی گەورە هەبوو و باگراوندەکەی و هەروەها ئەو شارەزایەی کە هەیە بەڕێی من ئەینجاروا هەبوو. بۆ نمونە بڕگەیەک لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران سەبارەت بە وەزارەتێک بوو، وەزیر هەبووە مەسەلەن بە لە هەفتەیەک ئامادەکاری دەکرد. دەمگوت بۆچی؟ گوت چووکە کاک مەسرور زۆر پرسیاری وردەکا، بۆیە ئەمە بەڕێی ڕاستەوخۆ بە دوچوونی بەڵێ بۆیە ئەمە بابەتێکە کە بەشێکی پەیوەندە بە پەیوەندی بە کەسایەتی خودی خۆی هەیە و بەشێکیشی پەیوەستە بەو ئیدارە گرنگەی کە ئیدارەی پێدەدرا لە کابینەکە. ئەگەر بۆ هەر سەرۆک وەزیرانێک ئەم حاڵەتە بەهاتایەتە پێشەوە یەک جار بۆی قورس وایە بۆ سەرۆک وەزیران مەسرور بارزانی 2 جار قورس بوو، چونکە
دەستی ناوخۆش چاوساغی ئەکرد بۆی کە قەیرانەکان لە عێراقەوە بۆ ئێمە قوڵتر بکرێتەوە. بەڵام لەگەڵەوەشە هێشتا هەر نەیانتوانی لەم پڕ بخەنە بەردەمی. بەبوونی یاسایەکی وەکو یاسای چاکسازی کە هەر سێ مانگجارێکیش راپۆرتێک ئەدرا بە پەرلەمان، چەندێک توانی ئەم یاسایە کار بکات بۆی کە داهاتی ناوخۆ زیاد بکات؟ خۆی یاسای چاکسازی بڕگەیەکە لە کولی پرۆسی چاکسازی، ینی ئامانجی کاکمەسوور کە ئەمەش لە کۆبوونەوەکەیە باسی کرد ئەوەیە کە ئێمە ژینگەی کە هاانی گەندەڵی دەدات ئێمە کۆنتترۆلی بکەین و چاکی بکەین، یعنی واتە ئێمە زەمینەکەی خۆشتر بکەین بۆ چاکسازی نەک بۆ ئەنجامدانی گەندەڵی. ئەمە ینی ڕۆیای سەرەکی ئەم بابەتەیە، بۆیە مەسلەی یاسایەکە ئەوە بەشێکە لە پرۆسی چاکسازی. پرۆسی چاکسازی زۆر زۆر فراوانترە. بۆ نمونە پێداچوونەوە بە گرێبەستەکانی نەوت کراوە، پێداچوونەوە بە گرێبەستەکانی خاڵە سنووریەکان و دەواازە سنووریەکان کراوە، پێداچوونەوە بە بابەتی تەندەر و ئەمانە کراوە، ینی بە شێوەی ئەلکترۆنی بۆ نمونە کۆمەڵێک لە کاروباری حکوومەت بە ئەلکترۆنی کراوە، ئەوەش هەموو پاڵپشتی شەفافیەتەکە، بۆیە ئەو پرۆسەش بەردەوام ببێ. ئامانجێمەوە نەبووە تەنها ئێمە بڕەپارەیە گەڕێتەوە بۆ خەزینەی حکوومەت، بەڵکو بۆ بەدیهێنانی دادپەروەری و کەمکردنەوەی ئەو ژینگەیە کە هاانی گەندەڵی دەدات. باش دکتۆر، جەنابەت ئاماژەت بەوەدا کە پێشتر هەرێمی کوردستان بەس پشتمان بە داهاتی نەوتە بەست، بەڵام کابینەی نۆم کاری بۆ ئەوە کرد کە داهاتێکی فرە چەشنمان هەبێت. ئێستا ئیتر هەرێمی کوردستان تەنیا پشت بە نەوت نابەستێت؟ نەخێر، ناتوانم وا بڵێم، بەڵام ئێستا دەستمان بردۆتە کۆمەڵێک لە سێکتەر وەکو کشت و کاڵ و پیشەسازی و هەروەها گەشت و گوزار و کۆمەڵی لە پرۆژە ئەنجام درراوە. تەسەور دەکەم ینی بۆ نمونە لەو کابینەیە نزیکەی 1994 کارگە هەیە و نزیکەی ئێمە لەو کابینەیە زیاتر لە 3000 کۆمپانیا مۆڵەتیان پێدراوە. ئێمە لەو بڕواایین کە زەمینە خۆشکردن بۆ بەرهێنان و زەمینە خۆشکردن بۆ گەشت و گوزار و بە تایبەت لە هەرێمی کوردستانە ئەمە هێدی وەکو پلانێکمان هەیە بتوانێت ینی داهاتەکە زیاتر پشت بەو سێکتەرانە ببەسی نەک نەوت. هەروەها ڕێخستنەوەی بابەتی گەشت و گوزارە، ڕێخستنەوەی وەهاندانی و بەرهێنەرە لەوەی کەەوە لە سێکتەری کشت و کاڵ و پیشەسازی و بەرهێنان بکە. ئێستا ئێمە کۆمەڵ لە پەیوەندی زۆر باشمان لەگەڵ وڵاتانی کەنداو هەیە، لەگە وڵاتەکانی تر هەیە کەەوە هاانیان بدەن بێن. ئەمەش پێویستی بەوەیە کە یاسایەکە بێ ئەم داهاتە چۆن ڕێک بخرێ و ئامانجی ئەم کابینێ و کاکمەسوورەوەیە کە ئێمە بتوانین زیاتر پشت بە و سێکتەرانە ببەسی لە داهات. ئەمەش قورس نییە زۆر، ئەگەر لایەنەکان پشتیوان بن ڕێگیریمان بۆ دروست نەکەن، وەکو بەڕێزیشت گوتت چاوساغی بۆ نایارانی هەرێمی کوردستانەکەن. من لە بڕواایەدام ئەگەر ئێمە هەمومان بە هەموو لاەنە سیاسەکان مەبەستم و هەروەها وەزیرە بەڕێزەکان پشتیوانی کاکمەسوور بکەن، تەسەورەکەم ئێمە توانین ینی ئایندەیەکی گەشترمان بۆ مسۆگەرە بێ. ئەوە هیچ نەموجاملە یەکو گوتم پێوەی دیارە، بەڵام حقیقەتە کە بەچای خۆم بینیومە. زۆر باشە. دکتۆر، چەند ڕۆژێک لەمەوە بەر پرۆژەی فریاگوزاری ئاوی خێرا بۆ هەولێردانرا، ئاو و ئاوەدانی. کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر کاری کرد لەسەر ئەوەی کە ئاو و ئاوەدانی هەبێت بە دروستکردنی پۆند و بەنداوەکان. ئێمە قەیرانی ئاویشمان هەبوو. ئەم کابینەیە چی کرد بۆی کە ئەو قەیرانە نمێنێت کۆتایی پێبێت، ئیتر خەڵک دڵڕاوکیان نەبێت؟ بۆ یەکەمین جار ینی بەو ئاراستەیە و بەو هەنگاوانە گەورانە ئێمە بتوانین باس لە ئاسایشی ئاو بکەین و دابینکردنی ئاو، چ بۆ کەرتی کشت و کاڵ، چ بۆ خەڵکی ئاسایی کە ئاوی پاک بۆیان دابینەکرێ. ینی ڕۆژانە 2.8 میلیۆن مەتر سێجا ئاوی پاک بۆ خەڵکی کوردستان دابینەکرێ. ینی لەم کابینەیە بەڕاستی وەرچارخانێک ئەتوانم بڵێم ئەو حەقای بە خۆمەدەم ئەو قسە بکەم چکە بە چای خۆم بینیومە. ئەنی تا کۆستانی زیکەی بۆ پۆند 9 پۆند هەشتی تەواو بوو هەر لە کابینەیە و چەند پۆندێکی تر بناغی بۆ دانراوە، بەردی بناغی بۆ دانراوە. لەسەر ئاستی پرۆژەی ئاو و ئاوەڕۆ نزیکەی ینی بەدەیان پرۆژەی ئاو و ئاوەڕۆ ئەنجام دراوە بۆ ئەوەی
کە ئاوی پاک بۆ خەڵکی کوردستان دابینکرێ ئەو پرۆژەی فریاگوزاری کوردستانی ئەوەی هەولێر نزیکەی زیاتر لە 500 ملیۆن دۆلاری بۆ تەرخان کرا بۆیە ئێمە لەو بڕواایەداین کە گرنگیدان بەو سێکتەرە کۆمەڵێ لە ئامانجێتە دی یەک لەوانە گەشە سندنی گەشت و گوزار بەهێزکردنی ژێرخانی ئاوی ژێرخانی و هەروەها بەهێزکردنی مەسلەی سامانی ئەماسی و کۆمەڵێک لەو بابەتانە کە هاوکار دەبن جگە لەوەی وشکە ساڵی زۆر دواخە بۆ چەند ساڵی داهاتوو بۆیە پرۆژەکانی حکوومەتی کابینەی کاک مەسعود ژێرخانین بۆ چونکە ئەو بڕوای وایە ئەو بڕەپارەی کە دێ بۆ نمونە لە نەوت دێ مولکی تەنها ئەمنەوە نییە و نەوەی ئێمە و نەوەی ئێمە کاتەبا پرسیارەکەم وا لێ بکەم کارەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان وە پلانەکانی بۆ تێپەڕاندنی قەیرانەکان بەو شێوەیە نیە کە خەڵک وابزانێت و قارچکە و یەکسەر لە شەو ڕۆژێکە هەڵەسۆقێ لەو ڕۆژە استراتیژیانە کاتە دووربینین دوورمەودابوون لە کارەکان بووە چ شتێک لەم پرۆژانە دوورمەودان کە ڕەنگە 5 ساڵی تر نەتیجەکەی ببینی ئێستا بۆ نمونە ئەو بەنداوانە و پۆندانە ئەمە خۆی لە خۆی پرۆژەی دوورمەودان بۆیە ینی تەنها خزمەتی ئەو نەوەیە ناکە خزمەتی نەوەکانی داهاتووەکە ڕێگاوبانەکان 585 پرۆژەی ڕێگاوبان ئەنجام درراوە لەو کابینەیە ئەمەش بۆ داهاتووە واتە ڕۆیای کاک مەسوورەوەیە کە ئەو پارەی بۆنەوە پارەی نەوت تەنها من و جەنابەت و نەوەی ئێمەیان نییە ئەو پارە ئینەوەکانی داهاتووشە داهاتی نەوت چکە نەوت مولکی ئەم نەوە و نەوەکانی داهاتوە بۆیە ئەو پارەی ئەبێ بدرێتە ئەو پرۆژانن کە نەوەکانی داهاتوش ئیسیفادەی لێ بکەن سوودی لێ ببینن یعنی بۆ منە ڕێگاوبان تا 50 ساڵی سوودی لێ دەبین 4 جیل 4 ینی سوودی لێ دەبین بۆیە ئەو ڕۆیایە گرنگە بەڵێ وەکو دوا پرسیار چونکە زۆر کاتم کەم ماوە بەڵام ئەمەوێت ئەگەر هیچ نەبێ بە چەند خاڵێکیش ئاماژە بە هەموو ئەو سێکتەرانە بکەین کە لە ڕووی قەیرانەکانەوە هەم تێپەڕێنران هەم کاریشی تیاکرا با بینە سەر باسی ئاسایشی خۆراک و تەنانەت ئێمە لە کۆمەلگایە کە تەنیا بەس هاوردەمانە کردەسە هەناردە ئەەکەین لە ڕووی ئاسایشی خۆراکەوە چۆن توانی ڕوبەڕووی ئەو قەیرانە ببێتەوە کە بەرهەم لە هەرێمی کوردستانەوە بچێتە دەرەوەی ئێمە لە قۆناغی سەرەتاین و هەنگاوی گرنگ لەم بارەوە کە راوە بابەتی ئەوەیە کە بە فەرمی بەرەبوومی جوتیاریان نێردراوە بۆ دەرەوە ینی بۆ یەکەم جار بە شێوەیەکی فەرمی بۆ نمونە ینی کۆمەڵی لە زەمینە خۆشکردن هەیە بۆ جوتیاران هەرچەندە لە ئاسی تموحی ئێمەیانە بەڵام زۆر پشتگیری کراون لە ڕووی پێدانی مەسەلەن پاڵپشتی بە بازارکردنی بەرەبوومەکانیانە بۆ نمونە زیاتر لە 30,000 خانووی ینی زوجاجی شوشە ئامادە کراوە دروست کراوە نزیکەی 105 هینی ساتکەرەوە دروست کراوە کۆمەڵی لەو بابەتانە ئاسانکاری دەکرێت بۆ جوتیاران هەروەها مەسەن ڕێنمایی دەرکردەوە بۆ ئەوەی حمایەتی مەسەن بەرەبوومی خۆماڵی جوتیارانی خۆمان بەدەستیکاری ناوخۆ جا بۆیە ئەمە سەرەتایەکە چونکە بڕوامان بەوەیە کە کشت و کاڵ و مەسلەی ئاڵوگۆڕکردنی بازرگانی وەکو کاک مەسروریش ئاماژەیدا کە جۆرێک لە باڵانس دروست ببێ هیچ وڵاتێک نییە تەنها پشت بەخۆی ببەستێ ئەم نەزەریەیە بوونی نەماوە لەم سەردەمەیە بەڵام ئەبێت تەوازونێک هەبێ و ئەمەش پەیوەستە بە بابەتێکی ترەوە کە بەغدایە ئەنی ئێستا ئێمە هەوڵی ئەوەین وە گەشتونە ئەنجام کە ڕۆزنامەی کشتتوکاڵی هاوبەش هەبێ بۆەوەی ئێمە بەرەبوومی جوتیارانی کوردستان بپارێزین جا کۆمەڵێک لەو هەنگاوان ئەنراوە و پلانیش هەیە لەوەی کە گرنگی بەو سێکتەرە زیاتر بدرێت بۆی ئێمە بتوانین پشت بە هەندێک بەرەبوومی کوردستان ببەستین بۆ ناوخۆی هەرێمی کوردستان و پێشی دەڵێن بابەتێک کە پێیوەستە بەوەی بڵێن سناعی زراعی ینی بە پیشەسازیکردنی کشتتوکاڵشێک لەو بابەتانە ئەبێ لە ئایندا لە کابینەی داهاتوو ئیشی لەسەرەکەی بەڵێ مەسپاس دەکەین دکتۆر جوتیار عادل سەرۆکی فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان کە لە دەریایەک لەو خزمەت گوزاریانە و تێپەڕاندنی قەیرانەکان جەنابەت بەس توانیمان فریاکەوین کە دڵۆپەیەکیمان بۆ باسکەی دەستەکانت خۆش دەستەکانی ئێوەش خۆش